وەک دەزانن لە 16/5/1990 لە هەولێر لە چەند شوێنێکی جیاواز لە یەکتر هێرش کرایە سەر بنکە و بارەگەکانی یەکێتی نەتەوەی دموکراتی کوردستان، مەڵبەندی ڕۆشنبیری مۆزۆبۆتامیا، مانگی سووری کوردستان، یەکێتی ئازادیخوازی ژنانی کوردستان، ڕۆژنامەی وڵات و هەندێک شوێن. لە هەموو ئەم بارەگایانەدا کەسی سڤیل و بێچەک هەبوون، ڕۆژنامەوان و هونەرمەند و چالەکەوانی مەدەنی و سیاسی و تێدا بوو تێدا کاریان دەکرد. تەنانەت لە خەستەخانەی مانگی سووری کوردستان چەندین نەخۆش و برینداری لێبوو. هەموو ئەمانە لەلایەن هێزێکی سەربازی سەر بە پارتی دموکراتی کوردستانەوە هێرش کرایە سەریان و بە بەرچاوی خەڵکی هەولێرەوە شەهید و بێسەروشۆن کراون. هەموو ئەم ئەندامانێک لەم جێگایانەدا کاریان کردووە وەک خەباتێکی نەتەوەیی بە کاریگەری حیزبی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان و چارەسەری کێشەی کورد جێگای خۆیاندا کردبووەوە. ماوەی 25 ساڵە ئەم کۆمەڵکوژیە کراوە و کەچیت بە فەرمی هیچ زانیاریەک نییە لەسەریان. 16/5 ڕۆژی یادکردنەوەی کۆمەڵێک پۆلێ شەهید کە لەلایەن پارتی دموکراتی کوردستانە کە چالاکوانی مەدەنی بوون، لە میزۆپۆتامیا بوو، هونەرمەند بوون، چالاکوانی سیاسی بوون لەلایەن پارتی دموکراتی کوردستانە کۆمەڵکوشکران و حتا ئەوانەی کە لە برینداریش بوون لە خەسەخانەکانە ئەوانیش بێسەر و شوێن کرا و کۆمەڵکوشکران. لە ڕۆژکی وەکو ئەمڕۆدا ئەمە پرۆتستۆی ئەو کارە نائینسانانە ئەکەین کە حیزبێکی کوردی ئاوها بە لە مرۆڤی کوردی خۆی بەو کارەساتە بگەیەنێ. ئەوە جێگەی شەرمەزاریە کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یادکردنەوەی ئەو ڕۆژە برینێکی قوڵە لە جەستەی هەموو کە سوکار و بنەماڵی شەهیدانەوە بە تایبەتی بە گشتیش گەلی کوردی ئێمە ئەم ڕۆژانە بە کارەسا دەزانێت چووکە لە ژێردەستی دژمنان نەبوو، لە ژێردەستی دۆستێکا بۆ کە خۆی بە ناوی دۆست ئەزانێ، خۆی بە ناوی پارتێک گەزانێت کە بۆ ئازادی گەلەکەی تێکۆشانەکان، بەڵام بەداخەوە هێنێ ئەو کەسانەی کە داوای ئازادی بۆ خاک و بۆ نەتەوەکەیانەکەن ئەوان هێنێ کۆمەڵکوژیانەکە لەم ڕۆژانەدا. بۆ ئەوە تاکو ئێستاکە تەرمی ئەو شەهیدانە لە هیچ کوێوەک دیارنێکە کۆمەڵکوژکراون و ئێمە چەند بە ساڵانە یاداش دەدەینە پەرلەمانی کوردستان و داوای ئەو ئەکەین کە تەرمی ئەو شەهیدانە لە کۆمەڵ کوشکراون بگەێنێتەوە دەستی کە سوکاری بنەماڵی شەهیدان. بەوە ئەمە چەند ساڵێکە مە هەر یاداش ئەنێ بە ئەلێن پەرلەمان ئەمڕۆ ناسبێن ئەم ساڵ ساڵ تقریبا ئەوە لە 97 تاکو ئێستاکە چەند ساڵەکە. ینی ئێمە کە سوکاری شەهیدان هەر چاوەڕێ ئەوکن کە شوێنی تەرمەکانیان دەستنیشان بکرێ ئەوە هیچ نەبێ ئاهێک بە جەرگی ئەو دایکانە بێتەوە. ینی ئێمە بە خۆشحاڵیەوە ئەندام پەرلەمانەکان پێشوازیمانەکەن، بەس گرنگ ئەوەی پەرلەمان گرنگی پێ بدە، پەرلەمان لە ژێر هەژمونی تاکە حیزبێکان نەبێت، یعنی بتوانن هەموو ئەحزابەکان هەموو ئەندام پەرلەمانەکان کە لەو پەرلەمانە بەشدارن بتوانن هەوڵێک بن کە جەنازەی ئەو شەهیدانە ڕادستی بنەماڵیان کەن، یان ئەوانەی کە زیندون و هین کراون بە ئاشکرا ناویان ناهێنن و ینی بڵێن کە زیندون ئاشکرا بکرێنە و ئەوە چەند ساڵە ئەگەر سژنی ئەبەدیش بەرە بن. داواکاری ئێمە ئەو یاداشتێمە بگاتە پەرلەمان و دەستخۆشی لە پەرلەمانتارەکانەکەن کەنی هاتن بەدەمانەوە ئەوش قسەی خوانیان کرد.